لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەوارین لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی ئێمە وەک گەنجانی کۆمەڵی ئیسلامی و تایبەتی دەکوانە ئەنجومەنی سەفین بەو شەوە هاتوین بۆ ئەوەی کاندیدەکانمان لیستەکەمان بناسیین بە خەڵکی کوردستان ئەم لیستەی کە پڕە لە جوانی پڕە لە مەردایەتی پڕە لە هەڵوێست پڕە لە بوێری و دیفاع لە مەزلومان دەکاتن مەزلومان سەردەخاتن و دەستی زاڵمان دەگرێت کە ستەم دەکەن ئەوەندەی کە لە توانایدا هەیە بۆ ئێمە هاتین تاوەکو ئەو خەڵکەی الحەمدولیلا خەڵک هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بینیوە و دەمانەوێت زیاتر بیناسیین کە خەڵک ببینە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی چۆن مەردایەتی چۆن تۆمار کردووە بۆی کۆمەڵی ئیسلامی بتوانێت دەنگی زیاتر بەدەست بێنێتن و ئەندامی زیاتر بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوەکو زیاتر بتوانێت دیفاع لە ئەو میلەتە مەزلومە بکاتن و شتی جوانتر تۆمار بکاتن لە بۆ ئەو میلەتە. ئێمە وەک گەنجانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەر شوێنێک بێتن ئامادەین لیستەکەمان سەر بێخین بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕی شانازیەوە ئێمە لە ژیانماندا پەیامدارانە دەژین نەک شوێن کەوتوانە و بە شانازیەوە شوێن کەوتی ڕێبازێکین و حیزبێکین کە بەناوی حیزبێکی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کوردستان کە پڕە لە حیزبێک پڕە لە هەڵوێست پڕە لە جوانی پڕە لە شانازی و پڕە لە مەردایەتی من لێرەوە ڕای دەگەنم لە کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیامەوە بە پەیامێکم هەیە پەیامێک لەوە کەسانەی کەوا دەنگ نادەن ناسنە دەنگدان من لێرەوە دەڵێم دەنجی تۆ سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت و هەموو دەنگەکان یەکسانە یەک دەنگە دەنگێکت پێکەم نەبێتن دوای ئەگەر دەڵی دەنگدان جایز نییە فتوای چەندەها زانایانی لەسەرکەوە کاری من نیە بەڵام پەیامێکە کە دەیگەێنم فتوای چەندەها زانایان لەسەرکەوە دەنگدان مسلمانان بڕۆنە دەنگدان واجبە پشتگیری مسلمانان بکەن یەک ئەمن ئەو پەیامەم هەیە کە لەو کەسانێکەوە دەنگ نادن با بچن دەنگ بدەن و دەنگ بە کەسی چاک بدەن دووەمیان لەو کەسانێک کە دەنگ دەدەن دەنگ دەری بەڕێز کە دەنگ دەدەی تۆ بزانە دەنگ بەچێ دەدەی بزانە دەنگت بەچێ دەدەی ناشێ ئێمە لەناو میلەتێکی مسلماندا کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە حیفە کە شەو ڕۆژ بچێ نوێژ و جەماعەت دەنگ بە حیزبێکی ئەلمانی بدەیت دەنگ بە شتێک بدەیت کەوا خوا و پێغەمبەرەکەی لێ ڕازی نەبێتن دەنگ بدە بە شتێک دەنگ بدە بە کەسێک بە لیستێک کەوا لەسەر قورئان و سونەت بێتن کەوا دینەکەت لە پێش ژینەکە بێتن لۆیە من لێرەوە دەڵێم کۆمەڵی ئیسلامی حیزبێکە لیستێکە خزمەت بە دین و ژینی خەڵک دەکات بۆیە دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی چونکە شوێنکەوتوی ڕێبازی قورئان و سونەتە وەخب لە بۆ خزمەتی دین و ژین دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست نێژ و خەنجارەکەی مەحموود خانی هەواری ئەحمەد موختار و دەخیلی ئەحمەدی خانی پێشمەرگەی دەست بەدەست نێژ و خەنجارەکەی مەحموود خانی سەد و چوارین دەنگ و ڕەنگی کوردەواری لەگەڵ خەڵک و خەمی خاچین لەگەڵ بەشنی باوەڕێکی ڕاست و پاچی بەڵێ لیستی سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەخرانی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین دیارە ئێمە ئەو شەو وەکو تیمەکانی ڕواسم لە سنووری ئەنجومەنی سەفین سەر بە مەڵبەندی 11 دەوروبەر هەستین بە پرتەقاڵە پۆشکردنی ناوچەکانی سنوورەکەمان کە دیار لە دەربەندی گۆمەسپان تاوەکو ناوچەکانی زۆب دەگرێتەوە بۆیە ئەمن لێرەوە دەمەوە پیامێک بگەینم بە خەڵکی کوردستان و بە تایبەتی گەنجان کەوا دەنگ بدەن بە کاندەکانی لیستەکەمان لیستی 104 چونکە لە ڕابردوودا بەڕاستی مێژوو شایەدە لەسەر لیستەکەمان کاندەکەمان لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بەڕاست سەرکەوتوو بوون نمونەکانی سۆران عومەر و ئەحمەد ڕەشید و باقی ئەندامەکانی تر لێرەوە ڕای دەگەینم کە تاقە لیستێک کە بتوانی تەواوی مافەکانیمان دەستەبەر بکە لیست 104 بۆیە دووبارە دەڵێن بەڵێ بۆ لیست 104 سەرکەوتوو بن کاندەکان لیست 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە بە شانازیەوە بەو پەڕی مەردایەتیەوە کەەوە ئامادەین دەنجی خۆمان بدەین بە کۆمەڵی ئیسلامی بە کاندیدەکان و لیستی کۆمەڵی ئیسلامی کە لیستی 104 واروەها ئێمە قوتابی ئەو پیاوە مەردانین کە قوتابی ئەو مامۆستا مەردەین و قوتابی ئەو وەزیرە سەرکەوتوانین کە بەڕاستی کە ئێمەیان پەروەردە کردووە و لە دەستدانی ئەوان نابێتە ئەوەی کەوا بڵێن پیاوی مەردنامینە و یاخود
وەزیری سەرکەوتو نامێنێ ئێمە قوتابی ئەو کەسانێن چەندەها قوتابی و چەندەها پیاوی مەردیکە و چەندەها وەزیری سەرکەوتوگەمان هەیە کەوا بیان نێرینە پەرلەمان و بیان نێرینە وەزیرەکان و بیان وەزارەتەکان و ناوپەرلەمانەکان کەوا جێ شانازینە بۆیە داواکارم لە هەموو خەڵکی کوردستان کەوا دەنگ بدەن بە لیستی ١٠ کۆمەڵی ئیسلامی بە کاندیدەکانیان لەبەر ئەوەی کاندیدەکانمان بەدەست نوێژن سەرکردەکەمان جێ شانازیە بەڕاستی جێگای ڕێزن بۆیە دووبارە و سێبارە داوا لە خەڵکی و جەماوەری کوردستان و بە تایبەت خەڵکی هەولێر دەکەمەوە کەوا دەنجی خۆیان بدەن بە لیستی ١٠ کۆمەڵی ئیسلامی. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی سەفین لە مەلبەندی 11 دەوروبەری هەولێر ئەم شەو هەستاوین بەلێدان و هەڵواسینی فلێکس و پۆستەراتی لیست ١04 کۆمەڵی ئیسلامی و کاندیدە بەڕێزەکانی بۆ ئەوەی بە هەمومان بەدەستە جەمعی کارێک بکەین لەم هەڵبژاردنەدا دەنگێکی زۆر و باش بۆ کۆمەڵی ئیسلامی سۆگەر بکەین. هەر لێرەشەوە داوا لە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەین متمانە بدەن بەم لیستە چونکە ئەم لیستە لیستێکە لە 4 ساڵی ڕابردوو بگرە لە پێشتریش تاقی کراوەتەوە هەموو خەڵکێکی بە ئینساف لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەزانێت کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تەنها سێ ئەندامی پەرلەمانیان هەبووە بەڵام ناوێکی گەورە و گرنگ بووینە و دەنگێکی بوێر بووینە لە ساحەی سیاسی لە عێراقی فیدرال و لە هەرێمی کوردستانیش هەموو خەڵک شاهیدی ئەوە دەداتن وەزیرەکانمان ئەندام پەرلەمانەکانمان بەڕێوەبەرە گشتیەکانمان سەلماندویانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە دڵسۆزن بۆ کارەکانیان ڕازگۆنش لە گەدەنگدەرەکانیان چونکە لە بەرەی گەلدابوونە لە دژی زوڵم و ستەم جولاونەوە. داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین متمانە بدەن بەم لیستە لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی لیستێکە لیستی دادگەری، لیستی دەستپاچی، لیستی هەڵوێست و مەردایەتی، لیستێکە لە خراپترین حاڵەتدا هەر هیچ نەبێ خیانەت لە میلەتەکەی ناکات کە بینیمان لە 1-2 ساڵی ڕابردوو لە ماوەی 24 کاتژمێردا ئەو هەموو دەستکەوتانی چەندین ساڵە بە خوێنی شەهیدان بەدەست هاتووە لە دەستماندا و پەرتەوازەیەکی زۆر بە لایەنە سیاسەکانمان دیار بوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەتا پەرتەوازەیت پێوە دیاربی یەک نەبی و پێکەوە جۆشدراو نەبی یەکەڵوێز نەبی لە بەغدا هەموو حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان گومانی تێدانە ناتوانن تەنیا مافێکیش بۆ ئەم میلەتە دەستەبەر بکەن. کەوا دەنگ بدەین لیستی دادگەری سەربەخەین وەرن پێکەوا دەنگ بدەین لیستی دادگەری سەربەخەین یاری بدەین با شەهیدان کاروانیان بۆ لوتکا ببەین دژی گەندەڵی بەڕێوە دەمێنەی قەندیل بە پێوە ڕۆڵەی نێو ئەم دەشت و ئیسلامی خاوەن هەڵوێستێکی جوان بە لە ڕابردوودا کۆمەڵێک سەروەری لە کوردستان دابین کردووە و بنکەی فراوانی بووە لە کۆمەڵی ئیسلامی لە کوردستان بەرەو فراوان بوون دەڕواتن خەڵکانی کە چایان بۆ کۆمەڵی ئیسلامی هەڵ نایەتن بۆیە پۆستەرەکانی دەدڕێن و دەیانەوێ لە کۆمەڵی ئیسلامی دەن بەو شێوانە کۆمەڵی ئیسلامی بەخۆی بەرزە پێویست ناکە بە پۆستەرات و ئەوانە بەدڕانی پۆستەراتی لە کۆمەڵی ئیسلامی درێ پێویست ناکە خەڵکێک زدی کۆمەڵی ئیسلامی ڕابوەستیتن کە کۆمەڵە سەروەری تۆمار کردووە بۆ کوردستان و لێرەوەش داوا لە خەڵکی کوردستان دەکەم یەک تۆز بە موقیفەکانی چاو بە موقیفەکانی کۆمەڵی ئیسلامی دابخشێنەوە بزانن چ کۆمەڵی ئیسلامی چه هەڵوێستەکی هەبووە ڕابردوو وەل بۆ داهاتوش چ بەرنامەیەکی هەیە پێویست ناکە بڵێن کۆمەڵی ئیسلامی چی کردو چی نەکردووە هەموو ڕابردەکانی کۆمەڵی ئیسلامی جێشانازین بۆ ئێمە و کۆمەڵی ئیسلامی هیوادارم بگاتە لووتکەی تاکو بەردەوام دەبێت ئینشاءالله بۆ کاندەکانیش بۆ سەرکەوتی ئینشاءالله دەستنە پەرلەمانی عێراق. بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئێمە وەکو کاندیدی ژمارە 4 لە لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن ئێمە بە گەرموگوڕیەوە بەشداریمان کردووە لە هەڵواسین لە دیاریکردنی شوێنەکان بۆی کە
پۆستەراتی خۆمان فلێکسەکان ئاڵایەکەمان ئاڵای پورتەقاڵی لە تەواوی ئەو شوێنانەی کە پێویستە بیڕازێننەوە. بە تەکیت ئەم هەڵبژاردنێکی تا بڵێ گرینگە و یەکلاکەرەوەیە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردووە. ئەم هەڵبژاردنە ئەم پێم وایە ئەم جارە تاکی کورد هەوڵاتیان دەنگدەر هۆشیار بیتەوە و بۆی دەرکەوتووە کە ئەو لایەنانەیە کە لە ماوەی ڕابردوودا کە بەشێکیان هەندێکیان بوون بە مایەی ئەو نەهامەتی و ئەو خەم و خەفەتەی کە بۆ خەڵک هێناویانە ئەو زەحمەتی و ئەو دەردەسەریەکە بە دەرەنجامی ئەوەی کە گوێیان بە خەڵک نەدا گەندەڵ بوون و بەڕاستی بە هەمان شێوەش ئەو لانانەی کە خاوەن هەڵوێز بوون ئەو لانانەی کە بەردەوام لەبەرەی گەڵ بوون. بە تەکید ئەم جارە پێم وایە دەنگدەر بڕیاری کۆتایی خۆی دەدا و ئەوانەی کە بوون مایەی زەحمەتی و خەم و خەفەت بۆ خەڵک نەهامەتی ئەو بارودۆخی کە تێداین هەرێمی کوردستان پێم وایە ئەم جارە هەوڵاتی دەنگدەر بڕیاری خۆی دەدا بەوەی کە سزای ئەو لانانە بداتن و بە ئەوانەی کە بوون بە مایەی ئەوەی کە جێ ئومێدی خەڵک بن جێ متمانەی خەڵک بن و لەبەرەی خەڵک بن دژی ستەم ڕاوەستان بە تەکید ئەوانش ئەمڕۆکە پێم وایە خەڵک پاداشیان دەداتەوە و بە وەفا دەبن لەگەڵیان. ئێمە ئینشاءڵڵا وەکو لیستی 104 وەکو کاندیدانی لیستی 104 سەربەرزین لە نێو خەڵکە و خەڵک پێشوازی گەرمان لێ دەکەن و پێم وایە ئەم جارە کۆمەڵی ئیسلامی دەنگەکانی ڕوو لە هەڵکشانە و مفاجعەی دەینی ئینشاءڵڵا وەخوای پەروەردیگار ئەم لیستە سەر خاتن بۆ دین و ژینی خەڵک. دەبا هەموو پێکەوە دەنگ بدەین بە سەو چوار بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار و ئەم جارەش دێمەوە بۆ سەر سندوقی دەنگدا هەڵدەبژێرم نوێنەری. وڵای هۆکارەکەی دووشتا یەکەم کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستانیش بەڕاستی مەلەفی گەندەڵکارانی هەڵداوەتەوە. یعنی ئەوانەی کە لە دەسەڵاتن ئەوانەی کە هەتا ئێستا گەندەڵیان کردووە سەر سامانی ئەو خەڵکەیان بە هەدەر داوە ئەوە وای کردووە کە دەسەڵات بترسێ لە لیستی 104 چونکە کەسانێکی وا پەروەردە کردووە لە پەرلەماندا و لە شوێنەکاندا لەو شوێنەی کە وجودی هەبێ بەڕاستی لە گەندەڵکاران قبول ناکەن بۆیە پێیان ئەستەم و پێشیان ناخۆشەکە لیستی 104 دەربچێیان دەنگ بێنێ بۆیە هەوڵ دەدەن بە ناشرینکردنی کەسایەتیەکان و بەلێکردنەوەی پۆستەرات و ئەوەی کە هەڵدەواسرێ ئەوان لی دەکەنەوە ترسی ویان هەیە کە کۆمەڵی ئیسلامی دەسەڵاتی زیاتری هەبێ ئەندامی زیاتری هەبێ بتوانێت زیاتر مەلەفیوان هەڵبداتەوە و ڕوڕەشیان کا لە دنیا و لە قیامەت. ئەو گومانی تێدا نییە تەبعاً کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە زۆر لە پێشە زۆر بەرەو پێشە یعنی ئەوان زۆر هەوڵیاندایە کە کۆمەڵی ئیسلامی کب بکەن دەنجی نێڵن بەڵام بەعکسەوە کۆمەڵی ئیسلامی هەر لە گەشەدایە هەر بەرەو پێشە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی بەرچاو کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بووە و گەشەی کردووە زیاتر جەماوەر متمانەی پێیتی زیاتر متمانەی خەڵکیشی بۆ خۆی ڕاشیشاوە بە هەڵوێستەکانی هەڵوێستە مەردایەتیەکان کە ئەوەی هەم لە پەرلەمان هەم لە سەرۆکایەتی هەرێم هەم لە پەرلەمانی عێراق ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کردوویەتی بەڕاستی تاکە لیستە لە کوردستاندا کە بەو شێوەیە هەوڵی دابێ لەگەر خەڵکدا پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر کوردستانی گەروی گەرمیانی شۆڕش و پەیامی پێکەوە ژیانی ڕۆحی سەرکاشی ئازادی سەهەندی سەر